ام جارين سر آياتي 221 او كباس ما كان آياتي 220 بو خوي تعالى فرمي ولا تنكحوا المشركات حتى يؤمن ولأمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتكم ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه ويبين آياته للناس لعلهم يتذكرون. كورتيكي وكرديكي ئافرەتانی مشرک مەخوازن، ئافرەتانی مشرک مەخوازن هەتا ئیمان هێنن. کەنیزەکێکی ینی ئافرەتێکی کەنیزەکێکی ئیماندار زۆر باشترە لە شاژنێکی مشریکە. با بەدڵتانش بێ، با جوانیەکە و ماڵەکەی و بنە ماڵەکەیتان بەدڵ بێ. هەروەها ژنیش مەدەن بە مشرکین حتا ئیمانە هێنن، بەوانەی هاوبەش بەخوا بڕیارەدەن. ژنیان پێ مەدەن تا ئیمانە هێنن. عەبد و کۆیلەیەکی ئیماندار با ڕەشپێست بێ، با هەر شکلێک بێ، بەس ئیماندار بێ، زۆر زۆر لە پیاوێکی کەڵەگەتی ڕێز عەشرەتی مواسەفاتی پارەداری خانەدان باشترە کە مشریکە. کۆیلەکە لەو باشتر. با ئێوە ئەوتانیش بەدڵ بێ وەکو شکل و هەیئەت و ماڵ و سەروەت و سامان، بەڵام ئەو لەو باشترە. ئولئیکە یدعون إلى النار، چونکە مشرکین خەڵک بانگەکەن بۆ لای ئاگری جەهەنەم. لە موالاتی ئینسانی ئیماندار یعنی لە وەلاء و بەڕائی تۆ، ئەمە بەشێکە لە وەلاء و بەڕا، ئەوەیە کە تۆ فەزڵی ئەهلی ئیمان بەی بەسەر مشرکینە. خوایت ئەوانە خەڵک بانگەکەن بۆ لای ئاگر، بەڵام خوا خەڵک بانگەکە بۆ لای بۆ بەهەشت و بۆ مەغفیرەتی خۆی، بۆ مەغفیرەت بە ئیزنی خۆی. ويبين آياته، طبعا خوای پەروەردگار بەڵگەکانی خۆیتان بۆ ڕوونەکاتەوە و بۆ خەڵکیش ڕوونەکاتەوە تاوەکو بیری لێ بکەنەوە، تاوەکو سوودی لێ وەربگرن. لعلهم يتذكرون وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. خۆشەویستەکانم، ئەمە طبعا بڕی ئەحکامی مهمی تایە ئەم ئاەتە، ئەوەیە کە دروست نییە ژن بەی بە مشرکین و دروست نییە ژنشان لێ بخوازی بە هیچ شێوەیەک. بەڵام لەیرە خوای تعالی بەدەقی ئاەتی تر ئەهلی کتاب لەمە دەرەکە لە خواستنەکە. ئەتوانی تۆ ژنانی ئەهلی کتاب بخوازی، ئەویش حتا ئەهلی ئیمان وەستا بێ و هەتا ژنی ئیماندار وەستا بێ و ئەمانە ئینسان دەست نەبا بۆ ئەوانە. یعنی عولەما لەسەر ئەمە جەختەکەنەوە زۆر، لە ناچاریە نەبێ ئینسان دەست نەبا بۆ ئەوانە، بە تایبەت ئەگەر بترسی یعنی لە وڵاتێکا بن لە وڵاتی ئیسلامە نەبێ. یعنی ئەوانەی کە لە ئوروپا ئەژیان باش وایە دەست بۆ مەسیحیەکان نەبن، چونکە ئەوان قانونی ئەوان زاڵە لە وڵاتانە، ئەوان قانونی ئەوان زاڵە لە وڵاتانە. کاتێ تۆ ئەیخوازی ئەو زاڵە بێ بەسەرتا، قانونی ئەو زاڵە بەسەرتا، مناڵت ئەبێ مناڵەکانت لای ئەوە گرن. ئێستا بۆ نمونە ڕئیسی ئەمریکا ئۆباما باوکی مسلمانە، بەس ژنەکەی مەسیحی بۆ و سەیرەکەی ئۆباما مەسیحی دەرچووە. بۆیە ئینسانە بێ زۆر ئاگادار بێ. ئەم ئەحکامانە بۆ وڵاتی ئیسلامن، کاتێ یاسای ئیسلام زاڵە و ئەو ئافرەتە ئومێ دەکرێت بەرەبەرە بێتە ناو ئیسلامەوە، هیچ نەبێ مناڵەکان نابنە مەسیحی، نابنە یەهودی. بۆیە ئەم مەوزوعێکی زۆر گرنگە و عولەما زۆر قسەیان تیا کردووە. لە هەر حاڵەتێکا بێ مشرکین دروست نییە بیان خوازی و دروستیش نییە بە کاملی، دروست نییە ژن بێ مشریک، کچی مسلمان بدرێ بە مشریک، ئەگەر مشرکە مەسیحی بێ و جوولەکەش بێت دروست نییە بە هیچ شێوەیەک. بەڵام ژن لێ خواستن لە مشرکین دروست نییە جگە لە ئەهلی کتاب. ئەویش ئەبێ بە شەرت و شوروتی خۆی و ئەبێ ئاگات لێ بێ، زۆر زۆر ئاگات لێ بێ، چونکە مەسەلەکە مەسەلەیەکی ئاسان نییە، مەسەلەیەکی ئاسان نییە. کاکە ئەوان يدعون إلى النار، يعني ولاء وبراء، يعني ولاء وبراء. پێویستە ئینسانی مسلمان ولاء وبرائی هەبێ، يعني دۆسایەتیت ئەبێ بۆ خوا بێ، بۆ پێغەمبەری خوا بێ، بۆ دینی ئیسلام بێ، بۆ مسلمانان بێ. تەبەڕاشت ئەبێ لە شەیطان بێ، لە کافرین بێ، لە مشرکین بێ، نابێ وەلاءەت هەبێ بۆیان. ئێگەر تۆ نزیک ببیتەوە لەیان وەلاء بۆ دروستە بێ و ئینسانە بێ ئاگادار بێ و حاڵەتێکی زۆر زەرور نەبێ خۆتی لێ نەدەی باشە.